امی با اوای که برفرهتر لسر سلیمانی راب واستن و او هاولنتین دان بونه هشتنا بربستین لپیشیا پیشکش کرنا خدمتگزاری و پروژن وکا پیویز بتایبت کو ام نزیکی هلبجارتن پارلمانتیا کردستان دبن خاتو چرا شمال بربجرا پارتی دموکراتی کردستان جبو پارلمانتیا کردستان ج بازنه سلیمانی لگلمه خاتو چرا دم باش و سپاس با آمده بونتن به هوای سرکوتن لم هلبجاردنه ده دتانوه چی بگورن بەتایبەت بۆ پارێزگەکەتان بۆ سلێمانی ئەم کاتی ئێوە و بینەرانی کوردستان 24 شات بە دڵنیایی ئەگەر سیر بکەین لە شاری سلێمانی خۆشەویست ئەوە چەند ساڵێکە پاشەکشەی کردووە چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی خزمەتگوزاریەوە ئەمەش دەگەڕێتەوە بۆ حیزبی باڵادەست لەو شارەدا کە قۆڕخکارێکی زۆری کردووە و دەستی گرتووە بەسەر داهاتی ئەم شارەدا کە ئەم داهاتی ئەم شارە نازانین تەنها بەرپرسانی ئەو حیزبە دەزانن دەچێتە لایکێ بەداخەوە کە ناگەڕێتەوە بۆ خەزێنەی حکومەت بەداخەوە ئیدارەی گشتی یەکێتی لە سلەیمانی حتا دەستی گرتووە نایەڵێت مۆڵەت بدرێ بۆ پرۆژانەی کە دەزانێت زیان بەوان دەگەێنێت چونکە خۆیان قۆڕخی بازاڕ و هێنانی کەلوپەلیان کردووە ئەمە بۆتە هۆی کاری ئەوەی کە شادەماری ئابووری ئەم شارەیان پچڕاندووە و هەروەها زەرێکی زۆریان لە کەرتی ئابووری ئەم شارە داوە ڕێگەیان لە بژانەوە گرتووە ئەگەر سیر بکەین لە سنووری پارێزگای سلەیمانیا 1066 کارگە هەیە لەم ژمارەیە لە 150 ئەم کارگانە داخراون ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئایا ئەم کارگانە بە ئاڕاستی بەرژەوەندەکانی ئەوانانین یاخود ئەوەیە هاوکاری ناکرێت بەڵێ کەواتە چراخان دەبان دەمێن داویدا کو ئەف تشتە ڕوودابەتن ڕۆی دابێتنەوەی کە تۆ ئاماژەت پێ کرد پێتان وایە زیاتر بچی ئەمە ڕوودەداتن و وەڵامی پرسیارێکەمش نەگەیشتمێ دەتانەوێ چی بگۆڕن بە چی بگۆڕن ئەوانەی تۆ ئاماژەت پێکردن دەتوانن چوون بگۆڕن ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بێت و لە شاری سلەیمانی هاوڵاتیانی خۆشەویستی ئەم شارە دەنگ بدەن بە پارتی دیموکراتی کوردستان و نموزەجی حکومڕانی پارتی دیموکراتی کوردستانیان بینیوە لە شارەکانی تری کوردستان و هەروەها حکوومەت یاریمی کوردستان کەمتەرخەم نەبووە لە بەرامبەر پێشکەشکردنی خزمەتگوزاری بە شاری سلەیمانی خۆشەویست و هەروەها دانانی بەردی بناغی چەند شارێک ئێمە دەمانەوێت لە ڕێگەی پەرلەمانی کوردستانەوانێ درێژە پێدەری کار و کارنامەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان بووین کاخ خزمەتگوزاری بووە و هەروەها گرنگیدان بۆ بە کەرتی کوشتتوکاڵ و پیشەسازی و هەروەها کردنەوەی چەندین پرۆژە بۆیە دەمانەوێت ئەو خزمەتەی کە پێشکەشی شارەکانی تری کوردستان کراوە چ لە ڕووی خزمەتگوزاریەوە چ لە ڕووی ڕێگەوبانەوە چ لە ڕووی پیشەسازیەوە چ لە ڕووی ئاڵوگۆڕی بازرگانیەوە ئێمەش ببینە نوێنەرێکی حەقیقی شاری سلەیمانی خۆشەویست و هەمان ئەو خزمەتگوزاریانە پێشکەشی ئەم شارە بکەین هەمان ئەو خزمەتگوزاریانە پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلەیمانی بکەین لە ڕێگەی پرۆژەوە لە ڕێگەی چاکردنی ڕێگەوبانەوە لە ڕێگەیکردنەوەی کارگەوە کە لێرەوە تۆ دەتوانی کۆمەڵێک دەستی کار فراهەم بکەی بۆ گەنجانی خۆشەویستی شاری سلەیمانی ئەگەر من چەند نمونەیەکت پێ بڵێم چەندین پرۆژە لە شاری سلەیمانیا شکستی هێناوە کە ئەگەر ئەمانە ئەم پرۆژانە جێبەجێ بکرانە ئەوە بەدەیان بە هەزاران بە سەدان هەلی کار بۆ گەنجان ئەڕەخسا شکست پێهێنانی کارگەی شەکری ڕانیە ئەمە وەزیری کوشتتوکاڵ بەردی بناغەیدانا بەڵام دروست نەکرا ئەگەر بێت و ئەم کارگەیە لە شاری ڕانیە دروست بکرایە ئەوە سەدان هەلی کار بۆ گەنجەکان دەڕەخسا و هەروە شکست پێهێنانی پاڵاوگەی دوکان بەهۆی ململانەی ئەو ململانەی لە نێوان کۆمپانیاکانی شاری سلەیمانیدا هەبووە بۆیە ئەمانە هەمووی زەرور و زیان بووە کە لە کەرتی ئابووری ئەم شارە دراوە ئێمە دەمانەوێت ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردووداوە بە تایبەت کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی کردووە هەمان ئەو خزمەتگوزاریانە پێشکەشی شاری سلەیمانی خۆشەویست بکەین باشە چراخان ئێوە وەکو بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان پلانتان چییە بوو ئەو کارگەرانی کە باستکردن بەهۆی ئەو هۆکارانەی کە زانراوە و ناسراوە کە دەیان کارگە هەیە ڕاوەستاون یان کارگەی دیکە وڵاتی پێنادێ ڕێگەی بوو ناکرێتەوە کە جارێکی دیکە هەستنەوە ئەو کارگانە و ئەو کۆمپانیانە وەبەرهێنانی تێدا بکرێتن
بەدڵنیایی ئەگەر یەک نمونەیترە پێ بڵێم هەڵوەشانە و شکستهێنانی مۆڵەتی 4 کارگەی چیمەنتۆ لە سەنگاو ئاغژەلەر پیرەمەگرون بازیان ئەمانە تەنانەت لەوە بەرهێنان مۆڵەتیان پێهێنرا بوو بەڵام لەبەر ئەوەی داوای پشکی زۆریان لێکراوە بۆیە مۆڵەتەکان هەڵوەشێنراوەتەوە یان ڕێگەیان نەدراوە. ئێمە من وەکو خۆم وەکو بربژێرێکی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر سەر بکەوم بۆ پەرلەمانی کوردستان ئەوە درێژە پێدەری کار و کارنامەی حیزبەکەم ئەبم کە ئامانجی خزمەتکردنی هەموو چینی توێژەکانە بەڵام من بە دیاریکراوی لەسەر چینی عفوم کە لەسەر کەرتی پیشەساسی و کوشت و کاڵ کار دەکەم لەبەر ئەوەی بڕبڕەی پشتی ئابووریە و ئابووریش بەڕاستی هێزە تۆ لە ڕووی ئابووریەوە بەهێز بووی ئەوە لە سیاستکردن بەهێزی لە ڕووی دیپلۆماسیەوە بەهێزی لە ڕووی هێزی ئەمنیەوە بەهێز ئەبی بۆیە من درێژە پێدەری ئەو کار و کارنامەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئەبم کە خودی سەرۆکوەزیران بەڕێز کاک مەسرور بەرزانی گرنگیەکی تەواویدا بە کەرتی پیشەسازی و کوشت و کاڵ بۆ بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بۆ بژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان چونکە تاکە سەرۆکوەزیران بوو کە تەنها پشتی بە داهاتێک نەبەست کە داهاتی نەوت بێ بەڵکو ئەم هات هەنگاوی گەورەی ناو و ڕووی لە کەرتی پیشەسازی و کوشت و کاڵ کرد بۆ ئەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەهێزکە بۆیە من لە پەرلەمانەوانێ بە پرۆژە یاسا ئەگەر سەر بکەوم لەگەڵ هاوپیشەکانم لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان بێ یان لە فراکسیۆنی حیزبەکانی تر بێ کە بیانوێ بە تەواوەتی خزمەتی کوردستان بکەن ئەوە بە پرۆژە یاسا و بە پاڵپشتی خزمەتی ئەو لەگەڵ کارگەکان و بەرهێنەرەکان ئەبم بۆ ئەوەی چیدی زوڵمیان لێ نەکرێت و ڕێگەیان پێ بدرێت کە کار و پرۆژەکانیان بکەن و بیخەنە خزمەتی ئەم شارەوە. گەلێک سپاس خاتەوە چرا شەماڵ بربژێرە پارتی دیموکراتی کوردستان ژوو پەرلەمانتووە کوردستانê ji baznaya Silêmaniyê. Spas bi amade bûnawa dem baş.